دەرمانە ئازاشکێنەکان کە بە ئینگلیزی پێوترێ ئەناڵجێستیکس بریتین لەو دەرمانانەی کە بنە هۆی هێورکردنەوە و خاوکردنەوەی و بەشە لە تێکچوون و ئازارەکانی لەش و بە شێوەیەکی گشتی ئەکرێن بە دوو جۆرەوە. جۆرێکی هەیە ئەتوانی بەبێ وەسفەی دکتۆر بەبێ ڕەچەتەی دکتۆر بیرێ و هەنێ جۆری تریشی هەیە ئەتوانرێ ئەبێ بە وەسفەی دکتۆر برێ. ئەوانی کە ببێ وەسفەی دکتۆر ئەیرێ ئەمانە دەرمانی سادە و ئاساین بەعام پێیان ئەوترێ نساییدەکان هەم بۆ کەمکردنەوەی ئازار و تا بەکارهێنرێن. هەروەها ئەم دەرمانانە کاریگەری خەواڵوبوون و بێهۆشبوونی نەخۆشی تیانە، بەڵام جۆرێکی تر هێپیان ئەوترێن نارکۆتیکەکان یاخود ئۆپیۆیدەکان. ئەمانە دەرمانی ئازاشکێنی بەقووەتن لە کاتی عاتن کەیسی وەکو ئازاری زۆر بەقووەتی بۆ نەشێت پەنجەی بەکارێنرێن. ئەمانە ئەبنەوەی خەولێککەوتن یاخود خەواڵوبوونی نەخۆشەکە، بۆی پێویستی بە وەسفەی دکتۆرە ئەگینا زۆر بەکارهێنانیان ئەبێتە هۆی ئاڵودەبوونی نەخۆشەکە. یەک لەم دەرمانانە وەکو کۆدامۆڵ کە مەوادی کۆدینی تایە، مەوادی کۆدین بێکێک لە ئازارشکێنە بەقووەتەکاندا ئەنرێ لە کاتی کەیسی ئازارێکی زۆر بەقووەتا بەکارهێنرێ. ئەمە پێویستی بە ڕەچەتەی دکتۆرە، بەبێ ڕەچەتەی دکتۆر نایرێ بە نەخۆش لەبەرەوەی ئەبێتە هۆی ئاڵودەبوونی نەخۆشەکە کە نەخۆشەکەش ئاڵودە بێ لەوانەیە چەند جارێک تر داوای وەرگرتنی ئەم دەرمانە بکە و دواتر کێشەی تەندروستی بۆ نەخۆشەکە دروست بە. دەرمانی وەکو ئاسایی وەکو پاراستۆڵ پێویستی بە وەسفەی دکتۆر نیە، یعنی نەخۆش ئەتوانێت خۆی سەردانی سەیدەلیە بکات و لەلایەن پزیشکی دەرمانساز و دەرمانەکە وەربگرێت و ئیتر بە پێی ڕێنمایەکانی پزیشکی دەرمانساز دەرمانەکە بەکاربێنێت و پێویستی بە گەڕانەوە بۆ لای دکتۆر نییە، وەکو پاراستۆڵە، وەکو ئایبوپرۆفینە، وەکو دەرمانی ناپرۆکزینە، هەروەها وەکو دەرمانی پۆنستامی فینامیگەست. دەمانە دەرمانی ئاساین بۆ ئازاری سووک و مامناوەند بەکارێنرێ و پێویستی بە ڕەچەتەی دکتۆر نییە. خۆ ئەگەر نەخۆش هەموو دەرمانێ بە پێ ڕەچەتەی دکتۆر وەربگرێ باشترە بۆ تەندروستی خۆی و بۆ داهاتوشی. بەس ئەگەر پێویستی پێبێ و سەردانی دکتۆرنەکە ئەتوانێت لایەن پزیشکی دەرمانساز و دەرمانەکە وەربگرێ بەبێ گەڕانەوە بۆ لای دکتۆری اختصاص. دەرمانی ئازاشکێن لە ئێستاە بەکارهێنانێکی زۆر بڵاوی هەیە لە هەموو جیهانە لایەن هەردوو ڕێگەزەکەەوە، هەم بۆ ئافرەت هەم بۆ پیاو. بەتایبەتی بۆ ئافرەتان لە کاتی توشبوون بە سوڕی مانگانەیە دەرمانی ئازاشکێن بەکارهێنانێکی زۆری هەیە ولایەن هەموو تەمەنێک بەکارهێنرێ و لەبەروی دەرمانی ئازاشکێن بە هەموو دۆزش فۆرم بە هەموو شێوەیەک هەیە. بۆ مناڵی خوار یەک ساڵ بە شێوەی قەترە هەیە، بۆ سەر و یەک ساڵ بە شێوەی شڕوب هەیە و بۆ کەسی سەر و 12 ساڵ و بەتەمەن گەنج و بەتەمەن ئەمانە بە شێوەی حەبوو گولاج هەیە یاخود بە شێوەی کەپسول هەیە ئەتوانین بڵێن. هەروەها بۆ بە شێوەی دەرزیش هەیە و بە شێوەی گیراوەی حازری شێ بۆ هەڵواسین. ئەمانە لە کاتی کیسی تەواوی و فەوریە بەکارێنرێن. هەروەها بە شێوەی موشەمای ئازاری ژناو خەڵکا بڵاوە پێڵێن. بە شێوەی پاچیش هەیە کە لۆکاڵی ئیشەکە لەو شوێنی کە ئازارەکەی هەیە. هەموو دەرمانێ بەکارهێنانی هەموو دەرمانێ لە سنووری خۆیان ئیسفادەی بۆ نەخۆشی و نەخۆشەکە سوودمە دەبێ، بەڵام زیاد بەکارهێنانی و هەروەها نەگەڕانەوە بۆ لای دکتۆر و ڕەچاونەکردنی مەرجەکانی تەندروستی ئەم دەرمانە بە پێی ڕێنمایە تەندروستیەکانی دەرمانەکە بەکارنهێنرێ زیانی تەندروستی لە کەسەکەدا. بەتایبەتی دەرمانە ئازاشکێنەکان کە بەتایبەتی پاراستۆڵ بۆ یەکێکە مشکلەی جگەری هەبێ یاخود ناتەواوێکی جگەری هەبێ بە هیچ شێوێ نابێ بەکاری بێنێت چکە زیانی زۆر تەندروستی لێ ئەدا. بەعام دەرمانە ئازاشکێنەکان زۆر بەکارهێنانیان و بەکارهێنانیان بە شێوەیەکی تەندروست ئەبێتە هۆی کێشەی گەدا وەروە کێشەی کۆئەندامی هەرس و لەوانەیە برینی گەدەشی لێ بکەوێتەوە. هەروەها کێشەی گورچیلە و کێشەی جگەر دروستەکەن بە شێوەیەکی عام. چەند کاریگەری لاوەکی تریشیان هەیە بەڵام ئەمانە سەرەکیەکانن. هەموو دەرمانێ بەشی خۆی نەخۆشی هەیە، یعنی ئەڕوا لە سەیدەلەکانە، بەڵام دەرمانی ئازاشکێن لەبەروی زۆربەیان بەبێ ڕەچەتەی دکتۆر سەرفەکرێ ئیتر نەخۆشەکە بە ئاسان دەستی پێگا ئیتر زیاتر سەرفە بێ و بەربڵاوترینە. باوترین هەڵا کە نەخۆشەکانمان ئەیکن ئەوەیە کە دەرمانەکان بەکارێنن بە گوێگرتن بۆنە لە خزمی نزیکی، بۆ نمونە دایکی سەری یەشەیە هەمان دەرمان بەکارێنێتەوە کە دایکی وتوتی ئیسفادەم لێ کردووە بەبێ گوێدانەوەی کە ئایا ئەم دەرمانە هیچ زەرێکی نییە، چکە هەموو دەرمانێکی ئازاشکێن لە هەموو حاڵەتێکا بۆ هەموو کەسێک نابێ. دەرمانە ئازاشکێنەکان بۆ نمونە یەکیەتە لامان ئێمەلی ئەپرسین بەپی ئەم زانیارێنی کە نەخۆشەکە پێمانەدا و بەپی ئەو مشکلی کە نەخۆشەکە هەیەی ئێمە دەرمانەکە بە نەخۆشەکە ئەدەین کە ئەم دەرمانە بۆ کەسە گونجاو هیچ زیانێکی پێناگەێنێ، بەڵام بەدەر لەما لەوانێ بۆ یەکێکی تر کە نەخۆشی گورچی لێیە کە نەخۆشی جگەری هەیە زەرەری لێبە. باشترین ڕێگا لە کاتی سوڕی مانگانەیە کە ئافرەت پەنای بۆ بەرێ ئەوەیە کە لە دەرمان دوور بکەوێتەوە بە شێوەیەکی سەرەکی، چکە ئەگەر ئافرەتەکان هەمووی بین لێکی بینەوە زۆربەی ئافرەتەکان ئەتوانین پۆلێنی بکەین یا ڕزبەندی بکەین بە پێی ڕێژەی ئازارەکەی هەیە. ئازارەکەی سووکە، ئازاری مامناوەندی و ئازاری تونتەیە. ئەو کەسانی کە ئازاری سووک و مامناوەندیان هەیە باشترین ڕێگا ئەوەیە کە پەنانە بنە بەردەرمانی ئازاشکێن.
کۆمەڵە ڕێگای تر هەیە وەکو بەکارهێنانی جەوەنە واتە گەرم داهاتنی بەشی خواردنەوەی بۆ کەمکردنەوەی گرژبوونی ماسوولکەکان و کەمبوونەوەی ئازار ئافرەتەکە لە شوێنی ئازارەکەی ڕێگایکی تەندروستە هەروە حەمامکردنێک کە بە ئاوێکی زۆر سارد نەبێ و زۆر گەرم نەبێت کە زیان لە تەندروستی ئافرەتەکە نەیە هەروەها خواردنی تەندروست و شلەمەنی دوورکەوتنەوە لە شتی چەور شیرنی ئەمانە هەموو ڕێگەی تەندروست و باون یاخود وەرزشکردنێک بە شێوەیەکی ڕێک و پێک ئەمانە بێت هۆی کەمکردنەوەی ئازاری ئافرەتەکە بەڵام کە هەنێک کاتەیە ئافرەتەکە بەمانە سوودمەند نابێ لەو کاتەیە دەرمان بەکارێنێ بەڵام بەکارهێنانی دەرمانەکە لەو کاتەیە پێویستی بە ڕێنمایی دکتۆرە پێویستە لەژێر قسەی دکتۆرە ئەم دەرمانە بەکاربێنرێ بۆ ئەوەی زیانی لێنەیە چکە ڤۆڵفازێکێکە لەو دەرمانانەی کە زیانێکی زۆر بە گورچیلەی کەسەکە ئەگەێنێ بە مەعیدەی کەسەکە ئەگەێنێ ئەم هەروەها ئەو ئافرەتانی کە دووگیانە بە هیچ شێوێ نابێ بەکاری بێنێ وەروە ئەگەرێکی زۆری خوێنشلکردنەوەی هەیە کە ئەمەش مەترسی دروستەکە بۆ سەر تەندروستی کەسەکە و بە هیچ شێوەیەک بۆ کەسێک کە تەمەنی خوار 18 ساڵە ڤۆڵفاز بەکار ناهێنرێ لەناو خەڵکە باوە هەرێکە سەری یەشایەکسەر ڕاکاتە بەر پەنابردن بۆ بەکارهێنانی ڤۆڵفاز بەڵام ئەمە ڕێگایەکی ناتەندروستە خەڵک توانای بەرگەگرتنی نییە بۆ ئازارەکە بۆیە هەوڵدا خێراترین ڕێگا بگرێتە بەر بۆی ئازارەکەی بشکێکەوە ڤۆڵفاز خێراتر لە دەرمانێکی تر ئیشەکە وەکێک لە ڕێگەکانی تر کە نەخۆشەکان هەڵی تیاکەن ئەوەیە بەکارهێنانی دوو دەرمانی ئازارشکێن یان زیاتر کە بە میکانیزمی جیاواز ئیشەکەن لێک کاتا کە ئەما بێتە هۆی زیان بە تەندروستی نەخۆشەکە کە لەوانەیە لەم ڕوانە نەخۆشەکە لیدەر نەکەی و مشکلەکانی لە داهاتووە کاریگەری لاوەکیەکانی لە سەرجگەر و گورچی لە بە شێوەیەکی عام ئەبینێتەوە نەخۆشەکان کە ئەمانە زۆر شتی باون کە نەخۆشە ڕوو ئەدا و لەوانەیە لەم ڕۆیان نەخۆشەکە هیچ زیانی کلااوکی دەرمانەکە نەبینێ و بزانێت سوودمەندە لێی بەس داهاتووە زیانەکانی ئەبینێ و ئەم کاتە زەرمەندە بێ نەخۆشەکە دەرمانی ڤۆڵفاز وەکو هەر دەرمانێکی تر بە شێوەی دۆزش فۆرمە دروست کراوە کە خێرا ئەچێتە جسمەوە و خێرا ئەتوێتەوە خێرا ئیشەکە بۆ کەسێکە کە ئازارێکی زۆری هەیە و بەرگی ئازارەکە ناگرێ و لەژێر ڕێنمایی دکتۆرا یاخود نەخۆشەکە خۆی لە ماوەیەکی کەمابوونە لە ساڵێکا جارە دوو جار بەکاری ئەهێنێ ئەمە لەو کاتەیە توانێت پەنای بۆ بەرێ بۆ ئازارێک کە تەحمولی ناکە و بەرگی ناگرێ بەس لە کاتی ئازاری سوڕی مانگانەیە دەرمانی سەلامەتتر هەیە کە ئافرەتەکە پەنای بۆ بەرە بۆ نەتوانێت پاراستۆڵ بەکاربێنێ ئەتوانێت پۆنستان بەکاربێنێ مفینامی گەسی توانێت ئایبۆپرۆفین بەکاربێنێ ئەمانە دەرمانی سەلامەترن لە ڤۆڵفاز لە کاتی سوڕی مانگانەیە ئەمە هیچ ڕێگایەکی عیلمی نیە تێکەڵکردنی دەرمان تەنانەت بەکارهێنانی یەک دەرمان بەتەنیا پێویستی بە ڕێنمایی تەواوی دکتۆرە پێویستی بەگەڕانەوە بۆ لای دکتۆر و هەروەها وەرگرتنی زانیاری تەواوە لە پزیشکی دەرمانساز ئیتر تێکەڵکردنی دەرمان کاریگەری لاوەکی زۆر لەسەر جەستەی کەسەکە بەجێڵێ لەوانەیە لەو کاتەیە کەسەکە هەستکە باش بۆ تەندروستی باش بۆ لە بەرەوەی دوو دەرمانی بەخۆت لێ کاتابووی بەکار هاتووە بەس زیانەکانی لەسەر جەستەی کەسەکە ئەمێنێت و پاش چەند ساڵە زیانەکانی ئەبینێکەمە هیچ ڕێگایەکی عیلمی نیە تێکەڵکردنی دەرمان هۆشیارکردنەوەی نەخۆش ڕێگایەکی زۆر سەرەکیە واتە توانە نەخۆش هۆشیار بکرێتەوە و نەخۆشەکە ئاگادار بکرێتەوە لە زیانەکانی ئەم دەرمانە و لە سوودەکانی ئەم دەرمانە ئیتر کە نەخۆش زانی کە زیانەکانی ئەم دەرمانە چەندە زۆرە لە داهاتوە ئیتر هەوڵدا خۆی وردەلی دوورکەوێتەوە ڕێگای سروشتیتر ڕێگای باشتر ڕێگای تەندروستتر بگرێتە بەر بۆ دوورکەوتنەوە لە زیانەکان و بۆ لە داهاتووە تووشی نەخۆشیە نەبێت کە پەشیمان بێتەوە لە بەکارهێنانی ئەم دەرمانە لە ئەمڕۆیە زۆربەی نەخۆشەکان کە ئێمە ڕێنمایی تەواوی ئەدین لەسەر دەرمانەکە پرسیاری تەواو لە نەخۆشەکە ئەکرێ لەسەر دەرمانەکە کە ئایا ئەم دەرمانە بۆ نەخۆشە گونجاوە کە خۆی داوایەکەیان نا ئیتر قەراریان زۆر کاتەیە ئەکەوێتەوە دەستی نەخۆشەکە خۆی ئەگەر نەخۆشەکە بە قسەمان بکات و ئیتر بە پێی ڕێنمایی پزیشک بەکاری بێنە خۆی سوودمەند دەبێت ئەگەر نا ئەوە خۆی زەرمەند نەبێت و ئیتر کۆمەڵە زیانی تەندروستی بەجێ هێڵەت و لەوانەیە ڕێنمایی کۆمەڵە لە دەوروبەرەکەشی بکاکە هەمان دەرمان و هەمان ڕێگە بەکاربێنێتەوە کە یعنی نەک هەر خۆی ئیتر وای لێ دەوروبەرەکەشی زەرمە نەبێت لە ئیشەکانی ئیتر باشترین ڕێگا هۆشیارکردنەوەی نەخۆشە نەخۆش خۆی بە دوای مۆزوعەکانە بڕوا بە دوای بابەتەکانە بڕوا و زیانەکانی دەرمان بخوێنێتەوە بزانێت کە هەموو دەرمانە لە سنووری خۆیان سوودمەندە و ئیسفادەی هەیە کە لە سنووری خۆی ڕۆشتە دەرەوە ئیتر ئەبێتە زەرەر و ئەبێتە دوژمنی جسمی کەسەکە ئەبێتە مادەیەکی ژەهراوی بۆ جسمی ئینسان هەموو دەرمانێکی ئازاشکێن بۆ هەموو کەسێ نابێ بۆ هەموو حاڵەتێکیش نابێت لە کەسەکەشە تەنانەت بە پێی گۆڕانی حاڵەتەکان بۆیە ئەبێ هەر نەخۆشێ کێشەیەکی هەبوو سەردانی پزیشکی دەرمانسازەکە ئیتر بۆ ئەگەر دەرمانێکی ئازاشکێنی ئاسایی بوێ پێویستی بە ڕەچەتەی دکتۆر نەبێت پزیشکی دەرمانسازەکە بە پێی ئەو زانیاریانێک لە نەخۆشەکەی وەرەگرێ و بە پێی ئەم مشکلانێک لە نەخۆشەکە بزانێت کێشەیەکی تەندروستی هەیە باشترین دەرمان و سەلامەترین دەرمانی پێدا بۆی زەرمەند نەبێ لەم دەرمانە کۆمەڵێ بەکارهێنانی هەڵا هەیە لە دەرمانی ئازاشکێنە یەکێک لەوانە بە قسەیکردنی بۆ نمونە دەوروبەرەکەتە لە بەکارهێنانی ئەم دەرمانە یەکێ پێوەڵام دەرمانم نیسفادەم لە کورتۆژی سفادەی لەکەی وانە بۆ نمونە نەخۆشە هەیە
کێشەی گورچیلەی نییە کێشەی جگەری نییە دەرمانی ئازاشکێن بەکارێنێت تا ئیسفادەی لێ ئەکا و کێشەی نابێت لەگەڵیا بەس ئەو ئاگادار نییە کە تۆ مشکلی جگەر هەیە مشکلی گورچیلە و هەیە لەوانەیە هەنێ نەخۆشەیە ئەو مشکلی هەبێ کاتێتە لای دکتۆری دەرمانسازەکە بۆی باسەکە بەس باسی ناکە بۆ نەخۆشەکە کە بڵێ منیش هەمان کێشەمەیە هەر نەخۆشەکە خۆشی معلوماتی نییە کە ئەم دەرمانە بۆ کەسێکە گورچیلە و جگەری تەواو نەبێت کە برینی گەدەی هەبێت سەلامەت و تەندروست نییە بۆیە بەدوانەکەوتنی زانیاریەکان بەدوانەکەوتنی بەکارهێنانی دەرمانێک بە بێزانیاری و بەبێ ڕێنمایی پزیشکی دەرمانساز ڕێگایەکی هەڵەیە کە زەرەر لە تەندروستی نەخۆشەکە ئەدا هەروەها ڕێگایەکی هەڵەتر ئەوەیە کە دەرمانی ئازارشکێن کە بۆ گەورەیە بە شێوی بۆ نەدۆز فۆرمی حەب و گولاجە بۆ گەورەیە بۆ مناڵ بەکارێن ئەمە ڕێگایەکی زۆر هەڵەی و پێویستە نەخۆش لێی دوور بکەوێتەوە بە هیچ شێوێ بەکاری نێنێ باشترین ڕێگا بابەتەکە لێرەیە تەندروستی خودی نەخۆشەکەیە پزیشکی دەرمانساز دکتۆری ئیخسایی بۆ ئیشەکە کە نەخۆشەکە باشترین ئیسفادە لەم دەرمانە بکات و کەمترین زەرەر بەدەستی بکەوێت بەڵام بەکارهێنانی دەرمانەکە لایەن خودی نەخۆشەکەەوە وا ئاکا کە زیاترین کات زەرەرمەند بێ لە دەرمانەکە و کەمترین ئیسفادە لە دەرمانەکە وەربگرێ